25 ئایاری هەموو ساڵێک ڕۆژی جیهانی ونبووەکانە، بەڵام ئەمساڵ لە هەڵەبجە دۆزراوەکانیش ون دەکرێن. NRT بەڵگەی نوێی لەسەر ئەو منداڵانەی کە لە ڕابردوودا ئاشناکرابوونەوە بە کەسوکارەکانیان. بەپێی ئەم بەڵگەنامە یەک ساڵ پێش ئێستا بوو کە NRT ئەم بەڵگەنامەی بڵاو کردەوە و تێیدا ئاشکرا بوو هاوناز لە کاتی کیمیابارانەکەی هەڵەبجەدا گیانی لەدەستداوە و مریەم کچی ئەو خانەوادە نییە کە پێی ئاشناکرایەوە وەک خێزانی خۆی و پێی دەوترا هاوناز. تۆ ناوت هاونازە. لە بەدواداچوونێکی تری NRTدا و بەپێی وتەی ئەو خێزانەی کە عەزەمی پێ ئاشناکرایەوە لە 16 سەی 2016دا پیان وترا ئەمە ناوی چیایە و کچی ئێوەیە. من وەکو خۆم 100% گومانم هەیە لەو پشکنینە. دەردەکەوێت ئەعزەم موسایان ڕەحیم لە کیمیابارانەکەی هەڵەبجەدا تەمەنی 2 ساڵ و 6 مانگ بووە، بەڵام چیا لە کیمیابارانەکەدا تەمەنی 1 ساڵ و 4 مانگ بووە. ئەعزەم ڕەنگی چاوی سەوزێکی مەیلەوشینە، بەڵام چیا لە کاتی ونبوونی ڕەنگی چاوی ڕەش بووە. خوشکی من چاوی سەوز نەبووە، خوشکی من چاویشی نەبووە. لە هەمان کاتاوتیان ئاو هەوا ئەیگۆڕێ دە باشە ئەگاو هەوا ئەگەر وایە بە هەمومان بڕۆین بۆ ئێران چاومان سەوز بێ بەشکم ئاو هەوایە چاوە گۆڕێ چ یاسایەک چ شتێک بۆ مەسەلمێنێک ئاو هەوا چاو بگۆڕێت کەواتە با منیش بڕۆم لەوێ بژیم بەشکم دوای چەند ساڵێک چاوم بگۆڕێت. بەڕێزان ئێستا خاتو عەزەم داوای کەسوکاری خۆی ئەکات، ناوە ئەسڵەکەی خۆی ئەڵێت و خۆی داوای کەسوکاری خۆی ئەکات. لە دوای ئاشناکردنەوەی بە خێزانێک لە هەڵەبجە ئەعزەم لە هاوسەرە ئێرانیەکەی جابوویەوە و نزیکەی 1 ساڵیش دەبێت ئەعزەم هەڵەبجەی بەجێ هێشتووە و گەڕاوەتەوە بۆ وڵاتی ئێران. تەنانەت ئامادەش نییە بگەڕێتەوە لای ئەو ژنەی کە پێی دەوترات ئەمە خوشکی تۆیە. گومانێکی کەم خوشکی من بە هەموو بەڵگەیەکەوە بە هەموو خزم و کەسوکار و ئەوەی کە خۆم یادەوەریم بۆ هەتا ئەم لەحزە لە بیرمایە خوشکی من دەزوو لە گوێیان نەبووە، ئەعزەم دەزوو لە گوێیان دەزووی هی نەزام هەتی و خانەیە چییە چی پێڵێ. پێشتر زۆر باشتر بوو چون دڵنیا بووم بە ئەو DNA ئەوانە بەس. لە دوای بڵاوکردنەوەی بەڵگەنامەی مردنی هاوناز لە NRTەوە دادگای هەڵەبجە بڕیاریدا چیتر پشکنینی کەسە دۆزراوەکان و خێزانی ونبووەکان لە هەرێم ئەنجام نەدرێت. بۆیە لە دوای ئەو بڕیارە تا ئێستا 73 خێزان بانگەشەی ونبوونی 179 منداڵی خۆیان دەکەن لە کیمیابارانەکەدا، بەڵام تا ئێستا پشکنینەکان دەستی پێ نەکردووە و پشکنینە گوماناویەکانیش چارە نووسیان دیار نییە. تەنها دادگا ئەتوانێت کەیسی ئێوە یەکلایی بکاتەوە و بڕۆن شکاتی خۆتان بکەن و لەگەڵ دادگاشە قسەمان کردووە بۆ ئەوەی کە شکاتی خۆیان تەقدیم بکەن لەسەر ئەوەی کە شکێکیان هەیە لەم فەحسە بۆ ئەی جارێکە بۆیان دووبارە بکەنەوە. خۆ ئەگەر بە دووبارەکردنەوەی جارێکە هەر دادگا بڕیار ئەیە لەوەی کە دووبارە بکرێتەوە لە ئەنجامی دووبارەکردنەوەژ یاوە تا مطابقی فەحسی پێشوو دەرەچێ و هەر ئەم مناڵە لەم خێزانەیە یاخود ئەوەیە کە بەو شێوە دەرناچێ ئەو کاتش پرۆسەکانی ڕێکارە یاسایەکانە گیرێتە بەر لە بەرامبەر ئەو مناڵەوە ناساندنەوەکەی و ئەو سنتەریشی کە فەحسەکانی بۆ کردو. لە دوای ساڵی 1993 تا ئێستا 9 کەس کە بانگەشەی هەڵەبجەیی بوونی خۆیان دەکرد بەو خانەوادانە ئاشناکراونەتەوە کە ئەوانیش باسییان لە ونبوونی منداڵەکانیان دەکرد. لە ئێستاشدا 2 کەس بە هەمان شێوە بانگەشەی هەڵەبجەیی بوونی خۆیان دەکەن و لە دادگاش سکاڵیان تۆمار کردووە، بەڵام ماوەی ساڵێکە چارەنووسی ئەوانیش یەکلایی نەکراوەتەوە. وری حەمەکەریم NRT هەڵەبجە.